بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. مزگەوتە کێکە لە مزگەوتە قەدیمەکانی شار و قەزای شەمشەماڵ مزگەوتەکە ناوی شەهیدانە، هەر بە ناوی گەڕەکەکەەوە ئەم گەڕەکەیە ناوی گەڕەکی شەهیدانە بەو ناوە ناونراوە. لە ساڵی حەفتاکان لە ساڵی حەفت بۆ هەشت بۆ هەفتاونەوە دەستکرا بە دروستکردنی کۆمەڵی خەڵکی گەڕک پێ هەستاون، لەوانە مامۆستا مەلا محەممەدلیان، مام ئەحمەد خەڵاف، مام حاجی ڕەشی و کۆمەڵی خەڵکی تری گەڕک هەستاون بە دروستکردنی ئەم مزگەوتە و یەکێکە لە مزگەوتە قەدیمەکانی شاری شەمشەماڵ. بە حکمەوەی مەسافەی عەرزەکەی وەک پێویست نییە زۆر گەورە، لەو ساڵی کە دروست کراوە تقریبان لە دوای 2000ەکانەوە جارێکی تریش نوێژەن کراوەتەوە و گەورە کراوەتەوە. لە ساڵی نەوەتەکانیش بەرەک عەرزێتری دراوە بەدەمی و شوێنی حوجرەی بۆ دروست کرا. لە ساڵی 2006 نوێژەن کراوەتەوە کەمێ حرەمەکەی گەورە کراوەتەوە. خۆی مزگەوتار کە دروست کرا یەکەم خەتیبی ئەم مزگەوتە مامۆستای گەورە و مەرحوم مامۆستا مەناسەی ئەحمەدی فەیلسوف بوو، ڕەحمەتی خوای گەورەی لێبێ. مامۆستا بۆ ساڵانێکی زۆر لە پێش مامۆستا مەلا عەباسیش لێرە خەتیبی ئەم مزگەوتە بوو، یەکێک بووە لە عالمە گەورەکانی شاری شەمشەماڵ. وەکو خەتیب و خەتابەتی لە دوای مامۆستا مەلا سەید ئەحمەدی فەیلسوف مامۆستا حەمەد ئەمینی شەمشەماڵ ماوەیەک ئەویش خەتیب بووە. پاشان مامۆستا حەمەد ئەمین، مامۆستا مەلا طاهیر لێرە خەتیب بووە، مامۆستا مەلا شەریف، مامۆستا مەلا محەممەدی عەبدولقادر، هەروەها مامۆستا مەلا محەممەدی تاڵەبان و مامۆستا عوسمانی گەڕگەڕ. ئێستاش من وەک مەلا بیلال ئەم کۆمەڵە خەتیبی ئێرە بووینە. لە پێش ئەنفال و لە دوای ساڵی هەشتاکان بەدواوە مامۆستا مەلا عەباس تەشریفی هێنا بۆ شەمشەماڵ. لەو ڕۆژەی کە هاتووە مامۆستا هەر لە ساڵی 1985 بەدواوە هەتا ئەو ساتەی کە وەفاتی کردووە پارەکە لە مانگی 11 2016 مامۆستا مەلا عەباس وەکو بەڕاستی سەرچاوەیەکی علم و زانست و نور لەم مزگەوتە و بەخشی بۆ هەموو شاری شەمشەماڵ و دەوروبەری خزمەتێکی یەکجار زۆری کردووە. پێش پرۆسەی ئازادی کوردستان مامۆستا بەردەوام دەرزی بە مامۆستاکانی شار و تۆتەوە و وەکو مەڵبەندێکی علم بووە هاتوونە لێرە، پرسیاران لە مامۆستا کردووە و مەسەلە فقهەکانیان هەڵ کردووە. لە دوای ساڵی نەوەتەکان بەتایبەتیش لە 93 بۆ 94 لێرە مامۆستا مەلا عەباس بە هاوکاری مامۆستا مەلا طاهیر ئەو کات خەتیب بووە. مامۆستا عەباس بە حکمەوەی زیاتر خەریکی تەدریس و فتوا بووە، کەمتر تااقەتی خوتبەی بووە، بۆی وەکو ئیمامێک و سەرپەرشتێکی مزگەوتەکە هەم لە ڕووی علمی و لە ڕووی ئیمامەتیەوە زیاتر سەرپەرشتی کردووە. بە هاوکاری مامۆستا مەلا طاهیر حوجرەیەکیان دامەزران هەر لەو ساڵانەوە هەتا نزیکی 2000ەکان بەدواوە ئەم حوجرانە درێژەی هەبوو. یان ئەتوانم بڵێم زیاد تا 15 بۆ 20 مامۆستا کە ئێستا هەمویان لە ناو شەمشەماڵ و دەوروبەر و ناحیەی شۆڕش و تەکیە و حتا لە سلێمانی شوێنەکانی تر هەمویان خزمەتەکەن و هەرێکەی مزگەوتێکی گەوری بەدەسەوەیە، هەمویان بەرهەمی ئەم حوجرەی مامۆستا مەلا عەباس بوون بە ڕەحمەت بەیەخوا. و بە هاوکاری طبعا مامۆستا مەلا طاهیر و کۆمەڵە مامۆستای ترش کە هاوکاری بوون، مامۆستا عەبدولستار، مامۆستا حەمزە، ئەمانە کۆمەڵێک بوون هاوکاری مامۆستا بوون. مامۆستا مەلا عەباس خۆی کە وەکو مامۆستای گەورە و وەکو یەکەم کەسی ئەهلی علم بەتایبەتی لە شارەکەیە، حتا بە حکمی مزگەوتەکە نزیکی مەحکەمەیشە، زۆربەی مەسئلەکانی مەحکەمە و قەسام شەرعی و هەموو ئەوانیان ئەهێنایە بۆ خزمەتی مامۆستا لێرە مامۆستا بۆی حەلەکردن. و هەروەها ئەو مامۆستایانش کە مامۆستا دەرسی پێوتونەتەوە، ئێمە کۆمەڵێکی زۆر بن لەو مامۆستایانە، مامۆستا مەلا عەلی عاسی، مامۆستا مەلا نەبەس، مامۆستا ئەحمەد فایق، مامۆستا ئەنوەر ئێستا لە ڕاپەڕینە، مامۆستا عەبدولکەریم، مامۆستا مەلا ئەسعەدی خاڵەبازیانی، مامۆستا مەلا ڕەشید، مامۆستا خەیرۆڵڵا، مامۆستا عوسمان، مامۆستا عیماد، مامۆستا عەدنان، مامۆستا ینی مامۆستایانێکی زۆر زۆرن کە ئەمانە هەموویان بەهرەمەند بوون لە خزمەتی مامۆستا مەلا عەباسا و دەرسیان خوێندووە و تا ئاخری مادەکانیان بە زۆرەی لێ مامۆستا خوێندووە. بەڵام مامۆستا ئەوەندەی هەبوو ئەو شێوازی ئیجازە عیلمی کەوا بەقەر باڵەقی بە گەورەیە زۆر ئەوەی بە عەمەلی نەکردووە، ئیلا مامۆستا خۆی ئیجازە عیلمی داوە بۆ مامۆستا بەڕێزانە و پێوتونە کە ئێوە شیاوی ئەوەن کە مزگەوتان هەبێ و تەدریس بکەن و خەتابەت بکەن.
بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه أجمعين. والله مامۆستا بەڕێز ئێمە لە خزمەتی مامۆستا مەلا عەباسە لە ساڵی 1994 بۆ 1996 لە خزمەتی جنەی مامۆستا مەلا عەباسە کۆمەڵێک مامۆستا بووین، دەرزەکانمان ئەخوێن. من بووم، مامۆستا بەلا بیلال بوو، مامۆستا عەبدولکەریم بوو، مامۆستا ئەنوەر بوو، مامۆستا نەبەز بوو، مامۆستا لوقمان بوو، لوقمان سەنگاوی، مامۆستا خەیروڵڵا بوو، مامۆستا عوسمان بوو. ئەم کۆمەڵە مامۆستا بەڕێزانە لە خزمەتی جنەوی مامۆستا مەلا عەباسە لەم حوجرەی شەهیدانە ئەمە خوێن زۆر گەرم و گوڕ بوو. لە خزمەت مامۆستا دەرسەکانمان ئەخوێند. بابەتەکان مامۆستا دەرسی نەحو بوو، سەرف بوو، عەقیدە بوو، ئەخلاق بوو، بەلاغە بوو، ئوسولی فقه بوو، منطق بوو، فقه بوو. ئەم دەرسانە بوو لە خزمەتی مامۆستا دەرزمان دەخوێن. من لە ساڵی 2000 ئیجازەی داوە مامۆستا لە ماڵ خۆیان، یعنی وەکو حەفلە ئاهەنگی بۆ نەکردوین، هەر لە ماڵ دەستنووسی خۆی ئیجازەکەی پێمان داوە. مزگەوتی شەهیدان سەرچاوەیەکی علم و حوجرە و مەدرسە بووە لە چەمچەماڵ و دەوروبەری. حتا من بیرمان دێ ئەو کاتەی نەوتەکان کە ئێمە فەقیه بوون لێرەمان خوێند. مامۆستا گەورەکانی ئەم شارە هەر لە مامۆستا مەلا ئاسعەدی ڕەحمەتی و مامۆستا مەلا غەریب و مامۆستا مەلا ڕەئوف و ئاوبارە و کۆمەڵی مامۆستا گەورەکان لە کاتی بەیانان ئەهاتن بۆ ئێرە. کاتێکیان بینی ئەم کۆڕی علم و زانست و فەقیه و حوجرەیە گەرم و گوڕ ئەهاتن، هەر بۆ بەرەکەت و بۆ خۆشی و لەگەڵ مامۆستایە دائەنیشتن. فعلەن هەر مامۆستایەک لێرە طبعا مامۆستاکانی شاری شەمشەماڵەمە کە ئەم کۆمەڵە فەقیه لێرە فەقیه بوون و خوێندومانە، جگەلەوە کۆمەڵی مامۆستای زۆریش کە هەمویان بۆ مەسەلە عیلمیەکان و بۆ خوێندنی کتابێکی تایبەت سەردانی ئەم مزگەوتیان کردو لە خزمەتی مامۆستا مەلا عەباس بەڕەحمەت بێ بەهرەمەند بوونە. حتا مامۆستا مەلا سەید ئەحمەدی فەیلسوف کە خۆی زانایەکی زۆر گەورە بوو و خەتیبی ئەم مزگەوتە بووە، هاوکار لەو کاتەیە مامۆستا عەباس لەگەڵ ئیمان بووە. زۆر جار بەعزێ مەسائیلیان لێ پرسیوە، هەواڵەی مامۆستا عەباسی کردوونە بۆی کە وەڵامی شەرعی لە مامۆستا مەلا عەباس وەربگرن. بەڵێ ئەم مەدرسە، ئەم حوجرە و مزگەوتە ئەگەرچی مزگەوتە و حەجم بچووکە لە شەوەندەی مزگەوتە، بەڵام بەڕاستی بەرەکەت و نورێکی یەکجار گەورەی بووە بە فەزلی مامۆستا عەباس و ئەو کۆمەڵە مامۆستایە کە ئەلحەمدولیلا بەڕاستی بووە سەبەبی ئەوەی کەوە دەیان ئیمام و خەتیب لەم دەڤەرە پێبگەێنێ ئەلحەمدولیلا. بە حوکمی وەرزی هاوینەوە دەرسی منداڵان هەیە، ساکە نزیکەی 30 بۆ 40 تەڵەبەی منداڵان دێن هەفتانە چەند ڕۆژێک لێرە دەرسی قورئان و ئاداب و ژیانی پێغەمبەری خوا ئەخوێنن. وهروە لە قاعیشا دەرسی قورئانی ئافرەتان هەیە. لەگەڵ ئەوەیشا هەموو هەفتەی 2 ڕۆژ بە شەوان دەرسی علومی شەرعی هەیە بۆ کۆمەڵێک لەو گەنجانەی کە دێن دەرسی هەم حەدیث و هەم فقهی شریعەت ئەخوێنن. من لە خزمەتیان دەزان پێڵێمەوە. خۆ یەکێک لە گەورەی میلەتی ئێمە ئەوەیە، فەزلی میلەتی ئێمە ئەوەیە کە ئەلحەمدولیلا زۆر تامەزۆری دین و مزگەوت بوونە. یعنی ئەگەر جەڵدێکی مزگەوتەکانی کوردستان بکەی، ئەغڵب مزگەوتەکان لە 70 بۆ 80 زیاتری هەمووی خەڵکی مسلمان و خێرخواز لە پاری گیرفانی خۆیان دروستیان کردووە. ئێمە زۆر جار بە کاربەدەستانی حکوومەت و بە تایبەتیش کاربەدەستانی ئەوقاف ئەڵێن هەر لەم ماوانی پێشووە وەفدێکیان هاتن لێرە قسەمان لەگەڵاکردن، وتمان لە هەموو وەزارەتەکانە ئەگەر لار شوێنێکە غورفەیەک هەبێ سەر بە وەزارەتێک بێ، ئەم غورفەیە نەسریە و خزمەتگوزاری تایبەتی خۆی هەیە. بەس مزگەوتەکان بەڕاستی بەداخەوە هەتا ئێستا نەسریەکی وای نییە، هاوکاریەکی نییە. لە کاتێکە مزگەوت قەرەباڵغترین ئەتوانم بڵێم شوێنە لەناو هەموو دەوایرەکانە کە خەڵکێکی زۆر بەردەوام شەو ڕۆژ ڕووی لێکات بە نوێژ و بە خەتابەت و بە مەسەلەی تەعزیە و مناسەبەکان. لەگەڵەوەیە وەکو پێویست فعلەن بەڕاستی خزمەت نەکراوە. حتا من جارێک اقتراحیەوەم کردوتم لە کوردستانی ئێمەیە پێشینان و باوەپیرانی ئێمە ماڵ و پارێکی زۆریان وەقف کردووە بۆ مزگەوت کە ئەمە پارێکی یەکجار زۆرە، حتا بە اعترافی بەرپرسانی ئەوقاف خۆیان کە ئەڵێن پارەکە یەکجار زۆرە، بەڵام تا ئێستا نەتوانراوە. چەند وەزیری ئەوقاف هاتووە نەیانتوانی و بەرنامێکی وادا بنن ئەو وەقفەیە کە لە ئەسڵا دانراوە بۆ خزمەتی حوجرە و مزگەوتەکان بەکاری بێنن بۆ خزمەتی مزگەوتەکان و نوێژنکردنەوە مزگەوتەکان و ئەو پێویستانی کە مزگەوتەکان هەیەی. ئەوە لەلایەک لەلایەکی تریشەوە ئێستا بەڕاستی بەداخەوە ئەو گەرموگوڕی کەس جاران هەبوو بۆ مەسەلەی خوێندنی علومی شەرعی و فەقیهەتی ئێستا بەڕاستی وەکو جاران نەماوە. بەشێکی بەڕاستی تەمەن هاتمەن لە ئەستۆی حکومەتی هەرێمەکە بێ بەڕاستی تەشویقێکی زۆر بدا، هانی خەڵکی زۆر بدا و تەڵەبەکانی حوجرە و مەدرسە دینیەکان لە شوێنانی باش وەربگیرێ بۆی ئەمان تەڵەبەکانمان بێن لێرە بخوێنن وەکو پێویست بەڕاستی
گرنگی بەو بوارەی علومی شەرعی نادرێ هەر بۆیە ئێستا ئێمە ئیجازەی دوو حوجرەمان هەیە لە سەمشەماڵە بەداخەوە فەقێمان نییە مەدرسەیەکی علومی شەرعیش هەیە کە سەر بە وەزارەتی ئەوقافە ئەوش بە حکمی بەڕاستی وەک پێویست بایەخی پێ نادرێ تەڵەبەکانی هەتا بێ بەرەو کەم بوونەوە ئاچێت ئەگەر وەکو تەجروبەیەکی خۆم باز بکەم من لە سەمشەماڵ ژیاوم لە سلێمانی ژیاوم لە هەولێر ژیاوم نزیکەی 5 ساڵ لەوێ مەلا بوومە بەڕاستی ئەو دڵسۆزی و خەمخۆری خەڵکی شەمشەماڵ هەیەە بۆ خزمەتی مزگەوت و دروستکردنی مزگەوت بەڕاستی لە کەم شوێن هەیە یعنی من سەیری مزگەوتەکانی سلێمانی حتا هەولێر شوێنانی ترم کردووە مزگەوتەکان هەن بعضێکیان بچووکن بەس ئەو مزگەوتانی کە لە سەمشەماڵە دروستەکری ئەغڵبیان زۆر گەورە و فراوانن یعنی لە ئاسی محافظەکانی لە پێشترە لەبەرەوە بەڕاستی خەڵکی ئێرە بەو وەزعیش کە وەکو پێویست لە ڕووی داراییەوە زۆر باش نین بەڵام ئیقبالێکی زۆر باش هەیە دڵسۆزەیەکی زۆر هەیە هەر ئێستا من ئاگدارم چەندین خەڵک داوای ئەوەی کردووە کە مەجای پێ بدەن لە گەڕەکە تازەکانە مزگەوت بە دروستکردی ئەگەر بێت و حکومەت کاراسانیان بۆ بکە لەبەرەوە جێی دەستخۆشین من لێرە و دەستخۆشی بەڕاستی لە خەڵکی کوردستان بەعام و لە ئەهلی ئەم شەمشەماڵی خۆم و دەوروبەرەکەین کە بەڕاستی ئەوە نیشانی دڵسۆزی و خەمخۆریانە کە هەمیشە ئایانەیە مزگەوت و ماڵی خوا ئاوەدان بێت. بەڕاستی ئەم مزگەوتی شەهیدانە ڕۆڵێک و گرنگێکی زۆری هەبوو بۆ پێکەیاندنی فەقێ و مامۆسای ئاینی هەتا جنای مامۆسا مەلا تاهیریش لەگەڵ مامۆسا مەلا عەباس هەردووکیان دەرزیان ئەوتەوە بەڕاستی خزمەتێکی زۆری کردووە جنای مامۆسا و تا کۆمەڵی ئەم هەموو مامۆساییکەوە ئێمە پێگەیشتوین هەمووی خوتبە و تاربێژ و وەعز و ئیرشادی خەڵکی ئەکاو بەرهەمی جنابی مامۆسایە و بەڕاستی جێدەستی دیارە مامۆسا الحەمدولله سوپاس بۆخوا وغیری ئەوەش مامۆسای ئێمە زۆر ئیسفادەمان لە تەقواکەی لە ئەخلاقەکەی لە وەرعەکەی لە شەو نوێژەکەی یعنی مامۆسا خۆی هەمووی بەڕاستی ئەخلاق و ڕۆشتێکی زۆر بەرزی هەبوو شەو نوێژی نەئەفەوتە مامۆسا نوێژی چێشتەنگاوی نەئەفەوتە ئیتر قورئان خوێندێکی زۆر لە خزمەتی قورئانە بوو ئێستا زۆر ئیسفادەمان لێکە جنای مامۆسا الحەمدولله سوپاس بۆخوا ئەو هەموو مامۆسایش کەوا ئێستا ئیسفادەی کردووە حەمد لە هەموویان ئیجازی مەلایەتیان هەتا کولێژی شەریعەیان خوێندووە تعدیلی شەهادەیان کردو کۆلیژی شەریعەیان خوێندووە هەتا جنابی مامۆسا مەلا عەزیزیش ئەوش لە خزمەتی مامۆسا خوێندوویەتی ئەویش هەر ئیجازی مامۆسا مەلا عەباس ئەویش وەریگرتووە بەڵام دوای ئێمە هات مامۆسا مەلا عەزیز دەرزی خوێندووە لە خزمەتی مامۆسا مەلا عەباسە ئەوی ئیجازی مامۆسا مەلا عەباس ئیجازی دا بە مامۆسا مەلا عەبدولعەزیز ڕەشەی حتما هەر کەسێ بەڕاستی لە مزگەوتەوە پێ بگا و لە لای مەلای کوردی ئەسیل دەرز بخوێنێ و پەروەردە بکرێ کەسێکی دیندار دەستپاک دڵپاک نیەتپاک و خەمخۆر و دڵسۆز دەرەشێ بۆ خۆی و دەوروبەری و نیشتمان و وڵاتەکەیشی چونکە مامۆسای ئێمە و مەلای کوردەواری ئێمە بەڕاستی ینی ئەوە فەزلێکە خی گەورە پێداوین زۆر بە جوانی لە دین حاڵی بوونە فەهمێکی زۆر وسەتی و جوانیان هەیە بۆ دین و بەڕاستی هەر کەسێت تەمەن حکومەتیش هەر کاتی زیاتر ئیحتیمام بە مزگەوت و مامۆسایانی ئاینی و کار ئاسانی بکە بۆەوەی کەوا مامۆسایان بتوانن گەنجەکان پەروەردە بکەن خۆشی قازانجەکە وەکو خۆت وتت کە گەنجەکان بە شێوەیەکی جوان پەروەردا بن و لەلایەکی تریشەوە ئەم میلەتە ئێمە تەبعێکی پاکی هەیە هەر کەسێک لەگەڵ دی نابێ هەر کەس لەگەڵ دی نابێ کار بەدەست بێ حکومت بێ هەر کەسێک بێ مەحبوب و خۆشەویستە بێ لەلای لەبەرەوە فعلاً حکومت خۆشی قازانجەکە کار بەدەستانیش قازانجەکەن ئێمە هەموو جارێ ئەڵێن هەر کار بەدەستی ئێوێ جەماوەری بێ کار بەدەستی ئێوێ خەڵک خۆشی بێ حتا لە انتخاباتە دەنگی پێ بدەن سقی پێ بکەن ئەبێ بەڕاستی ئەهلی مزگەوت بێ تێکەڵی خەڵک بێ لەناو خەڵک و لەناو جەماوەرەوە هەڵقوڵێ بۆیە بەڕاستی فعلاً هەر کەسێک ئەگەر بێت و بایق بە مزگەوت بدا هەم خۆی بۆ قیامەتی گەورەیە وە لە دنیاشە قازانجێکات محەبەت و خۆشەویستێکی زۆر هەیە تەنانەت لە شوێنەکانی ترشەوە خەڵک بۆ نوێژەکان و بۆ جمعەکان دێن بۆ ئەم مزگەوتەیە ئەگەر چی گەڕەکەکە بە حکمەوەی تەواو گەڕەکەی کۆنە و پڕ بۆ تۆ شوێنەکانی حتا مەجالی ئەو نیە مزگەوتەکە گەورەش بکرێتەوە بەس لە فەزلی خواوە خەڵکەکە بە گەرموگوڕیەوە دێن بۆ نوێژەکان و الحەمدولله زۆر ئاوەدانە وەکێکە لەو مزگەوتانی کە دەرگای بەردەوام کراوەتەوە هەر لە بەیانی دوای نوێژ بەیانیەوە داناخرێ هەتا وەکو دوای نوێژەشەکە کۆتایی دێت لەبەرەوە خەڵکیش الحەمدولله خەڵکێکی بە گەنج و بە پیر و بە اختیار و بە هەموو چینەکانەوە زۆر گەرم و بە شەوقەوە دێن بۆ مزگەوت.
منوکو مناتێبینی یەک بۆ هەموو کەناڵەکان کەناڵ و ئەلامی هەر وڵاتی ئەبێ احتیمام بە هەموو شتە گرنگەکانی وڵاتەکەی خۆی بدات یەک لە شتە گرنگەکان و کاریگەرەکان لەسەر ملەتی ئێمە وەکو کوردستان بەڕاستی مۆزوعی مزگەوت و مامۆسایانی ئاینیە و دینی ئیسلام بە عامیشە لەبەرەوە بەڕاستی ئەگەر بێت و ملەتی کوردی ئێمە تاریخەکەی مامۆسایانی ئاینی و مزگەوت و حوجرەکانی لێبێنیتە دەرەوە یانی ئەتوانم بڵم شتێکی وای نامێنێتەوە شایانی باز بێ لەبەرەوە هەر کەناڵێک و هەر کەناڵێکی ئەلامی احتیمام و بایەق بدا بە مەسەلەی مزگەوت و زانایان و مامۆسایان ئەو بەڕاستی هەم بۆ خۆی جەماوەریە بێ هەم بە خۆشی گرنگیدانێکە بە ئەساڵەتێکی ئەو میلەتە چونکە بەڕاستی ئەو میلەتەی ئێمە هەر زۆر لە مێژە دەستەملانی ئەم دینەیە و دەستەملانی مزگەوت و ماڵی خۆی گەورەیە دەستخۆشی لە ئێوەکەم و هیوادارم خۆی گەورە بەرەکەت و خێر و خۆشی بڕژێنێ بەسەر هەموو لایەکمانە و خۆی گەورە ئایندەی ئەم میلەتەی ئێمە و ئەم کوردستانی ئێمە گەشتدارتر بکات و ئەم برایەتی و تەباوی وەکریزی بگەڕێنەوە بۆ ناو هەموو لایەکمان و مزگەوتەکان هەر ئاوەدان بێ و حکوومەتیش پلانێکی زیاتر دابنێ بۆ ئەوەی چۆن خزمەتی حوجرەکان بکە ئەو حوجرانی کەوا بەشێکی گەورەی مێژوو تاریخی ئەو میلەتی ئێمەیە کە هەر بەهیچ شێوێ حەقنەوە بەڕاستی ئاو دەستبەرداری بن وەک پێویست بایەخی پێنەدەن بۆەوەی ئەمە زیندوو بێتەوە ینی خزمەتی حوجرە و مەزگەوتەکان کەمتر نەبووە لە زانکۆ گەورەکانی وڵاتانی تر.